ئێمە باسوپاسەوە بەڕێز هەیفا مەجیدمان لەگەڵایە سەرۆکی ڕێکخراوەکەیە خات و هەیفا بەیانیت باش من لە سەرەتاوە پرسم ئەم ڕێکخراوەتان ساڵی چەندە ئامەزراوە بارەگای سەرشتان لە کەلارە لقیکەتان هەیە لە ناوچەکانی تری گەرمیان ئەگەر بۆمان باس بکەی فەرموو. بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەر و بیسەری بەیانی بینەر و بیسەران هەمووی باش بێ ڕۆژێکی تەندروست و پڕ لە ئینێرجی ئەخوازم بۆ هەموو ئەزیزان ئەوەی ڕاستی بێت ڕێکخراوی شۆخ بۆ گەشە پێدانی تواناکانی ژنان وەکو ئەزانن ڕێکخراوەکە ناوی ژنانی پێوەیە بەڵام ئێمە لەسەر ئەوە نەوەستاوین کار و چالاکی ترمان ئەنجام داوە لە سەررجەم بوارەکانە ئەم ڕێکخراوە لە ساڵی 2022 دامەزراوە لە فەرمانگەی ڕێکخراوە حکوومیەکان مۆڵەتمان وەرگردووە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێمە کار و چالاکیەکانمان ئەنجامەدەین. باش هەیفاخان بارەگای سەرەکیتان لە کەلارە بەڵام لەقتان هەیە لە ناوچەکانی تری گەرمیان یاخود بڵین هەرێمی کوردستان یاخود لە پلانتان هەیە لە داهاتوودا لەق لە شوێنەکانی تر بکەنەوە؟ بەڵێ ئێمە وەکو کار و چالاکیەکانمان تقریبن هەتاوەکو دەربەنی خان و هەتاوەکو خانەقینیش گەشتووە و بە هیواین لە ئایندەیە ئیشاءالله مۆڵەت لە بەغدایشەوە وەربگرین و لە سەررجەم محافەزە جنوبیەکانیش لەوێ کار و چالاکی ئەنجام بدەین. باشە خاتۆی فام ئەم ڕێکخراوەی ئێوە جگەلەوەی کە کار دەکات لەسەر تواناکانی ژنان و بێگومان وکو هاوکارم ئاکام ئاماژەی پیاکە دەستان بۆ سەرجەم سێکتەرەکان بردووە کار لەسەر هۆشیارکردنەوەی ژنانیش دەکەن بەڵام بە دیاریکراوی دەمانوێت بزانین ئایا و هۆشیارکردنەوە لە چ بارێک لە چ بوارێکەوە لە چ شتێک هۆشیاریان دەکەنەوە؟ بەڵێ ئێمە خۆشبەختانە من وەکو خۆم ڕاستیەکەی پێش ئەوەی ئەم ڕێکخراوەشدا بمەزرێنم کاری ڕێکخراوەیم ئەنجام داوە لە 2013ەوە ئێمە خەریکی کاری ڕێکخراوەین لە گەرمیان لە شاری کەلار بە تایبەتی ئەو کارانەی کە ئەنجامی ئەدەین لە ڕووی تەوعیەوە تەنها بۆ ژنان نییە بەڵکو بۆ گەنجانیشە ئێمە کاتێک ئەبینین لەناو کۆمەلگایە کێشەیەک یاخود گرفتێک هەیە دەستی بۆ ئەبینە بێ ئیشی لەسەر بکەین واتان ناوەستین لەسەر بابەتێک لەسەر بوارێک کاتێک ئەبینی لەناو کۆمەلگا کێشەیەک هاتووەتە ئاراوە بۆ نمونە لە ئێستاە ئێمە ئەبینین کە مادەی هۆشبەر ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو زیادبوون ئەچێت بەکارهێنانی لەلایەن هەردوو ڕەگەزەوە ڕەگەزی نێر و مێ ئێمە لێرە ئەبێ تەوعیە و هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە لەناو گەنجان و لەناو ژنان و لەناو کچانە کە چۆن خۆیان بپارێزن لە مەترسیەکانی ئەم مادە کوشندەیە بۆ ماوەی 2 ساڵە ئێمە تقریباً ئیش لەسەر ئەو بابەتە ئەەکەین هەروەها نزیکەی 20 بۆ 30 ناوەندی خوێندن بە پەیمانگا و بە قوتابخانەکانەوە سیمیناری هۆشیاری لەسەر ئەوەی کە چۆن خوێندکار بەرنامەی خوێندن بۆ خۆی ڕێک بخات چۆن کاتی خۆی بگونجێنێ لەگەڵ خوێندنە و چۆن بتوانێت پلەیەکی بەرز و نمرەیەکی بەرز بەدەست بهێنێت کە ئەوە لە سەررجەم ئەو شوێنانەی کە لە ناو شاری کەلارە هەیە و لە خانەقین و لە باوەنور و لە دەربەنی خان کفری ڕزگاری هەموو ئەو شوێنانە ئێمە هەوڵمانداوە دەست بگەینە قوتابخانەکان و خۆشبەختانە بەڕێوەبەری قوتابخانەکان لەگەڵمانە کۆنتاکت بوون. خاتۆی فاو هەموو کار و چالاکیەتانەیە کەواتە بۆچی ناوەکەتان تەنها لەوە تا کورت کردوێتەوە کە پەرپێدان بێ بە تواناکانی خانمان؟ بەڵێ ڕاستیەکەی من وام دانابوو کە تەنها لە بواری ژنانە ئیش بکەم بەڵام من بە حکمی ئەوەی کە چالاکەوانیشم و بە حکمی ئەوەی نوێنەری ئیدارەی گەرمیانم لە ئەنجومەنی باڵای خانمان هەوڵمدا هەم لە ڕێگەی کەسایەتی خۆمەوە کە خەڵک ئەم ناسیە و هەم لە ڕێگەی پیشەکەمەوە و لە ڕێگەی ڕێکخراوەکەیشەوە هەوڵ بدەم هەموو ئەم کار و چالاکیانە چۆن بڵێ فراوانتر بکەم تەنها لەسەر ناوی ڕێکخراوەکە نەوەستێنم. بەڵێ باشە هەیفاخان باسی چەند چالاکیەکەت کرد لە چەند سێکتەرێکی جیاوازدا بۆ نمونە هاوکاریکردنی خوێندنگەکان یاخود بڵێن کارکردن لەسەر هۆشیارکردنەوەی لەسەر مادەی هۆشبەر ئەم چالاکیانەتان کە ئەنجام ماوە هەماهەنگیتان لەگەڵ هیچ ڕێکخراوێکی ترا هەبووە؟
بەڵێ ئەو ڕێکخراو ئەو کار و چالاکیانەی کە ئەنجاممانداوە لەگەڵ ڕێکخراوی پاو منەظەمەت نەجدە شعبیە لەگەڵ ئەوانە ئەو چالاکیمان سەبارەت بە مادەی هۆشبەر ئەنجام داوە. چالاکیەکی ترمان هەبوو لەسەر کەرتی تەندروستی بوو، ئەوە لەگەڵ ڕێکخراوی هومەن کە لە بواری تەندروستیە هەستاین بە کۆبوونەوەیەکی گشتی لەسەر کێشەی تەندروستی لە هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەتی لە گەرمیان. هەموو ئەو کەسایەتیەمانە بانگێشت کرد لە کۆبوونەوەکە کە پەیوەندیان هەیە یاخۆت پەیوەستن بە کەرتی تەندروستیەوە. کێشەکانیان خستە ڕوو بۆ ئەوەی ئێمە بتوانین چارەسەرێک بدۆزینەوە بۆ سەرجەم ئەو کێشانە. هەروەها لەگەڵ ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان لەوە شاکارێکی هاوبەشمان هەبوو لە دابینکردنی نزیکەی 20 ئامێر بۆ بیستن بۆ ئەو مناڵانەی کە نابیستن لە گەرمیانە. ڕێژەیەکی باشمان دابین کرد کە بڕەپارەکەیشی زۆر بوو، بەڵام خۆشبەختانە بە حکمی پەیوەندی و عیلاقات لەگەڵ ئەو ڕێکخراوە توانیمان کۆنتاکتمان هەبێت لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتیش. بەڵێ لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی ئێمە بەڵێ طبعا من یەک ئاماژە بە یەک شت ئەەکەم، ئەوەی ئێوێ ڕێکخراو دابنا یاخود ئێوێ ئیش لە ڕێکخراو بکات پێویستە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی زۆر بتەو بێ، زۆر بەهێز بێ، خەڵکێکی زۆر بناسیە، چکە تۆ لە ڕێگەی ڕێکخراوێکەوە ڕێکخراوێکی گەورەتر ئەناسی. وەکو زنجیرەیەکە بۆ ئیشکردن ڕێکخرا وەکو زنجیرەیەکە بەدەمێکەوە تۆ ئەتوانی بگەیتە ئەو ئاستەی کە خۆت ئەتەوێ، بگەیتە ئەو ئامانجەی کە خۆت ئەتەوێ و حتمما طموحی ئێمە و ئامانجی ئێمە خزمەتکردنە. باشە خات و هەیفا ئەوەندەی من بزانم هاوکاری چین و توێژەکانی کۆمەڵگەتان کردووە بە تایبەت لە ڕووی داراییەوە. میکانیزمی ئەو هاوکاریە چۆن ئەگەر بۆمان باس بکەی؟ بەڵێ ئێمە بە حکمی ئەوەی کە ناومان هەیە ئەلحەمدولیلا و ناوی ڕێکخراوەکەمان هەیە و هەر وەکو کەسایەتیش خەڵکانێکی زۆر ئێمە ئەناسێت، چکە ئێمە دەمێکە لە کەلارین ئەو پەیوەندیمان هەیە لەگەڵ شاری سلێمانی، لەگەڵ شاری هەولێر، لەگەڵ هەموو سەرجەم شارەکانی ترە، یعنی ئەتوانین بڵێن پەیوەندیەکی فراوانمان هەیە لەگەڵ هەمووی. ئەیتر کاتێک خەڵک مامۆستا هەیفا ئەناسێکە لەم بوارەیە ئیشەکە بە پەیوەندیەکی تەلەفۆنی بێت، لە ڕێگەی کەسێکی ترەوە بێت، زۆر جار داوای هاوکاری مادی ئەکەن. ئێمەش بە حکمی ئەو خاترەی کە ئەلحەمدوللا هەمانە لە لای کەسانێک کە خۆیان کاری خێرخوازی ئەکەن، خۆیان پەیوەندیمان پێوە ئەکەن ئەڵێ ئێمە هاوکاری مادی خەڵک ئەەکەین، ئەگەر لە ڕێگەی ئێوە بێت ئێمە ئەتوانین ئەو هاوکاریەیانە پێ بگەێنین. ئەگەر هاوکاریەکەیش مەبلغێکی کەم بێت ئەتوانین ئێمە ئەلحەمدولیلا ئەوە دابین بکەین. یعنی هەر یەکێک لە حاڵەتەکان کە دوێنێ بوو ئافرەتێک بوو پێویست بی بە ئەوە بوو کە نەشتەرگەری بۆ بکرێ و ئەلحەمدولیلا لە ڕێگەی ئەو پزیشکەوە ئێمە توانیمان نەشتەرگەریەکەی بۆ دابین بکرێت و هەموو تەکالیفەکان پزیشکەکە خۆی بەسپاسەوە گرتی ئەستۆی خۆی. هەروەها ئێمە لە کەمپینەکانیشە، ینی سەرجەم ئەو کەمپینانەی کە بۆ خێرخوازی ئەکرێ و کەمپینێک هەبوو کە بۆ ڕۆژئاو باکووری کوردستان بوو، هەموو ئەوانە ئێمە لەوەشا بەشداریمان کردووە لە گەیاندنی ئەو کارە خێرخوازیانە بۆ شوێنی خۆی. باشە هەیفا خان باسی شتێکت کرد کە ڕێکخراوەکەتان لە ماوەی ڕابردوودا هاوکاری ژمارەیەک خوێندنگەی کردووە. من مەبەستمە بزانم لە چه ئاستێکە هاوکاری ئەو خوێندنگایەتان کردو؟ ئایا سەرەتاییە یاخود ناوەندیە یاخود بەرەو سەروترە؟ بەڵێ ئەو قوتابخانانەی کە ئێمە سەردانیانمان کرد ناوەندەکانی خوێندن پەیمانگای تیا بووە، هەروەها ئامادەیی تیا بووە، یعنی زیاتر فۆکسمان خستۆتە سەر پۆلی 12 بە حکمی ئەوەی قۆناغێکن پێویستیان بە هاوکاری معنەویە، پێویستیان بە ئامۆژگاریە، پێویستیان بە قسەکردنە. زۆر جار خوێندکارەکان لە ماڵەوە احتیمال هەیە ئامۆژگاری دایکان و باوکان وەرنەگرن، بەڵام کاتێک مامۆستایەک یاخود ڕێکخراوێک لایەنێک دێت کۆمەڵێ ئامۆژگاری و نەسیحەتی بۆ ئەکاوە ئێمە بە میکانیزمێکی
زۆر جوان و زۆر باش ینی بەرنامەی تایبەتی خۆمانمان هەبووە ڕاهێنەری تایبەت لە بواری پەروەردە و فێرکردن لەگەڵمانە بووە کە هەموو بابەتەکانی خستووەتە ڕوو بە داتاشۆ کە چۆن خوێندکارەکان بتوانن کاتەکانی خۆیان ڕێک بخەن و بخوێنن و نمرەیەکی بەرز بەدەست بهێنن و ئەلحەمدوللا نەتیجەیەکی باشیشی هەبووە. طبعاً ئەمە بە هاوکاری بەڕێوبەری پەروەردەی گەرمیان بەسپاسەوە و بە هاوکاری ئەو بەڕێوبەرانەی کە ئێمە ڕوومان ئەکرد لە قوتابخانەکانیان. باشە خاتۆ ئیفا با باسی بابەتە گرنگەکە بکەین کە ئەویش خۆمانی بە باسێک لە ژنانیش بکەین. بەناونیشانی ڕێکخراوەکەتان کە بۆ گەشە پێدان و پەرەپێدان بە تواناکانی ژنانە چیتان بۆ کردوون تا ئێستا گرنگی و تیشک دەخەنە سەر کام لایەنانەی ژیانیان کە بتوانن زیاتر گرنگی بە تواناکانیان بدەن مەبەست چییە لە مەگەر ئەمە بۆ ئێمە و بینەرانیشی ڕوون بکەیتەوە؟ بەڵێ خۆتان نەزانن ژن بوونەوەرێکە کەسێکی بەتوانایە. من وایدا ئەنەم کە تواناکانی ژن هیچ کات کەمتر نییە لە تواناکانی پیا و لەگەڵەوەشە ئەڵێم کە کۆمەڵی ئیش هەیە پیاوان ئەتوانن ئەنجامی بدەن بەڵام ژنان ناتوانن ئەنجامی بدەن. بەڵام لێرەدا ئەمەوێ باس لەوە بکەم کە ژنان ئەگەر بیانەوێ ئیشێک بکەن کارێک بکەن زۆر بە جوانی و بە وردی و بە دەقیقی ئەنجامی ئەدەن. ئێمە هەمیشە تەکیدمان کردووە لەسەر ئەوەی کە ژن خاوەن داراییەکی سربەخۆیی خۆی بێ. ئەمە چ لە ڕێگەی پانێڵەوە بێ، چ لە ڕێگەی سیمینارەوە بێ، چ لە ڕێگەی وتار و لێدوانەوە بێ، ئێمە ئاماژەمان پێ کردووە و هۆشیاریمان داوەتە ژنان. ژن نابێت هەروەها دابنیشێت بەبێ ئیش و بەبێ کار بە تایبەتی ئەو ژنانی کە بۆ نمونە خاوەن شەهادەیەکن و تەعین نەبوونە و لە ماڵەوە دانیشتوون. ئێمە کاتی خۆی خولێکمان کردەوە بۆ زۆرێک لە ژنان کە هێناومان و بۆ ماوەی 5 ڕۆژ خولمان بۆیان کردەوە کە لە ڕێگەی ئەو خولەوە فێریانمان کرد کە چۆن بۆستنە سەر پێ و ئیش بکەن و خۆیان ببن بە خاوەن سەرمایەی خۆیان. وفعلا نتیجەیەکی باشیشی هەبوو. هەر یەک لە ئەوان ئەگەر بتوانێت لە ماڵیشەوە ئیش بۆ خۆی دابین بکات بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی باشتر بکات ئەوە شتێکی خراپ نییە. ڕاستانن کە ببوورە خاتۆیفا بێگومان هەمومان لەگەڵ قسەکانی بەڕاستین کە پێویستە خانمانیش هاوشێوی پیاوان لەسەر پێی خۆیان بۆستن و بتوان خۆیان خاوەنی دارایی سربەخۆی خۆیان بن. بەڵام لە هەرێمی کوردستان لە زۆربەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان تا ئێستا لەو بیرکردنەوەیان کە بۆ خانمان نابێت ئیشکا یاخود چەندین کێشە و گرفتی تریان هەیە. ڕەنگە ئێوە لی ئاگادارە من ڕێکخراوەکانی تر لی ئاگادار بن. ئێمە لە ڕۆژەکانی ڕابردوودا باسمە لە شەڵتەری ژنان کرد کە خانمان چەندین کێشە و گرفتیانەیە کە سەردانی ئەوێ دەکەن دەڕۆنەبووی کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. ئێوە وەکو ڕێکخراوی شۆخ هیچ هەماهەنگیتانەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا بۆ ئەوی بتوانن هاوکاریان بن لە باڵین چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان جگە لەوەی کە پەرە بە تواناکانیان بدەن. بەڵێ طبعاً ئێمە خۆشبەختانە هەفتەی ڕابردوو لەگەڵ هاوپەیمانی ژنانی کوردستان کە سەکۆیەکە سەرجەم ڕێکخراوەکان و چالاکوانانی ژنان کۆ ئەکاتەوە. ئێمە کۆبوونەوەیەکی 3 ڕۆژەمان ئەنجامدا لە ناوچەی سۆران لە ڕەواندز. لەم کۆبوونەوەی باسمان لە گرفتەکان و بربەستەکانی بەردەم ژنان کرد. هەڵبەتە ئێمە باسمان لە ئالەنگارنگەکان کرد کە ژنان کاتێک ئەیانەوێت دەست بەرن بۆ ئیشێک چ هۆکارێک هەیە کە نایەڵێ ئەو کارە ئەنجام بدە. حتمەن شوێنێک وەکو گەرمیانیش بێبەش نەبووە لەو بربەستانە و لەو کێشانەی کە لە بەردەم ژنە هەن بۆ ئیشکردن. ژن تەنها بۆ ئیشی سربەخۆی خۆی کێشەی نییە. ژن تەنها ئەگەر تەعینیش بێت و ئیشێکی خۆیشی تایبەتی خۆیشی هەبێ هەر بربەستی بۆ دروست ئەبێ. بەڵام من ئەگەر بێم و باسی گەرمیان بکەم شاری کەلار و دەوروبەری ڕزگاری و کفری باوەنور دەربەنی خان هەموو ئەو شوێنانە ئەگەر باز بکەین جیاوازیەکی زۆر ئەبینم لە چاوی جارانە. لەبەر ئەوەی جاران ژنان زۆر کەمتر ئەهاتنە دەرەوە بۆ ئیشکردن. بەڵام ئێستا بەردەوامی فستیڤال ئەکرێت بۆ خستنە ڕووی ئەو بەروبوومانە و بۆ ئەو کارەدەستیانە و ئەو ئیشە جوانانەی کە ژنان و خانمان بەرهەمیهێنن. بەڵێ باشە خاتۆیفا ئاشکرایە کە خانمان یاخود ژنانی گەرمیان هێز و توانە و ئێنەرجێکی لە ڕادەبەدەریانەیە لە سەرجەم بوارەکاندا هونەری بێ زانستی بەیان هەر بوارێکی تر.
بە کورتی باسی توانەکانی ژنانی گەرمیانمان بۆ بکە. بەڵێ توانەکانی ژنانی گەرمیان حتمما کۆتایی نایەت ئەلحەمدوللا من ناویانم ناوە ژنانی بەهێزی گەرمیان و ئێمە یەکێک لە چالاکیەکان کە ئەنجامماندا ئەو ساڵە بۆ 8 مارس بوو دەخەڵاتمان دابین کرد بۆ دەژنی زۆر بەتوانا و بەهێز کە هەرێکێک بوو لە بوارێکە سەرکەوتوو بووە کە لەلایەن نووسینگەی بەڕێز کاقوبات تاڵەبانیەوە پێشکەشکرا هەڵبەتە ئەمە وای کردووە کە ژنان هەمیشە لە پێشکەوتنان و بەڵێ نازانم دەنگ نەما بەڵێ جەمال لە توێ خاتۆیفا بەڵێ عەفوەن فەرموو. بەڵێ لە هەفتەی ڕابردوو تقریباً 5/8 بوو 5 ئاب ئێمە دیداری خانمانی گەرمیانمان ئەنجامدا یەکەمین دیداری خانمان ئەنجامدرا لە شاری کەلار لەم دیدارەدا هەڵبەتە نزیکەی 30 بۆ 35 کەسایەتی تیادا 30 بۆ 35 ژن تیایدا ئامادە بوو کە هەریەکێک بوو بە کارێکی هونەری جوانی خۆیەوە بەشداری کردبوو. هەڵبەتە ئەمە یەکێک لە کارە جوانەکانە کە پیشانیدا کە ژنانی گەرمیان گەشتونەتە چه ئاستێک و ئێمە بڕیارماندا کە ئەم دیدارە ئیتر ساڵانە ئەنجام بدرێت لە هەمان موعدە و لە هەمان کاتیشانە بێ هەر ئەبێ ساڵانە ئەو دیدارە بۆ خانمانی گەرمیان ئەنجام بدرێ. هەڵبەتە خانمانی گەرمیانیش وەکو شارەکانی تر توانایان هەیە ئیرادەیان هەیە طموحیان هەیە حەز ئەکەن بگەنە ئامانج و هەدەفی خۆیان بربەستەکان هەرچەنە زۆر بن بەڵام ئێمە گوێ نادەین هەرچەنە لە گەرمیانە لەوانەیە لە ڕووی عادات و تەقالید و کەڵچەرەوە جیاوازیەکی هەبێ لەگەڵ شارەکانی ترە بەڵام خۆشبەختانە لە ئێستادا جیاوازتر من ئەیبینم بەرەو باشتریش ئەڕوا. باشە خاتۆیفا مەجید سەرۆکی ڕێکخراوی شۆخ بۆ گەشەپێدان و تواناکانی ژنان سوپاس لە کەلارەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.